هەرکات ناوی هیپا بکەوێتە بەرگوێزکەی خەڵک یەکڕاست بیریان ئەڕوا بۆ لای هونەری ڕاپ کە ئێستا یەکێکە لە هەرە موسیقا دڵخوازەکانی خەڵک لە ئاستێکی جیهانیە. جوكو بيستوى هردم خوري تبعي كردة يكيم باش بفرها بويهلدا جبر وهالشي روكا ما كردا جاكي كردة بسردة نتكس وردة بسر خبردة. ئێمە لێرەیە سەرەتا باس لە هیپاب لە ئاستێکی جیهانیە کەین دوایی دەڕۆینە سەر هیپاب لە ناو کوردستاندا. لە ئاستێکی جیهانیە لە کاتی ئێستا هیپاب بۆتە کالایەک بۆ تیجارەتکردن، یعنی نەکرد هیپاب ستایلەکانی تریژ لە موسیقا و ئەم شتانە بوونەتە کالایەک بۆ تیجارەتکردن. بەڵام ئەو کەسانەی کە هیپاب وەک کالایەک بۆ تیجارە دەبینن کەسانێکین کە لەگەڵ هیپاب بێهەستن، یعنی سارد و سڕن. بەڵام لە ڕاستەقینەیە تۆ دەبێت لەگەڵ هیپابدا بژیت، لەگەڵ هیپابدا ژیان بکەیت تا لە مانای ڕاستەقینەی هیپاب تێبگەیت. چیرۆک بەردەوام دەبێ ئەو دەستپێکۆ خلاص بوونە ئەو دەستپێکۆ خلاص بوونە چیرۆکەمە بەردەوامە چیرۆکەمە بەردەوامە بهیپۆپێ ئەمشانە بهیپۆپێ ئەمشانە. من نوێنەر ڕەپوانی کوردی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە کاتی ئێستا دانیشتی وڵاتی نۆڕوێژم، خاوەنی سیال بوومم لە ناو ڕەپی کوردیە و کۆمەڵێک سینگڵ تراک. خێرەتی وەرە مامە لێرە هەموو کۆڵبەری بەری ژیانە لێرە بەدبەخت پۆزی بەسەر بەدبەختە تاوانبەر لەگەڵ حاکمەم دەستە. سەرەتا من ئەم هەوێ باسێکی چووکە لە هیپاب بکەم بۆ کەسانێک کە زانیاریەکی زۆریان لەسەر هیپاب نییە. هیپاب لە 4 ئۆنسۆری ئەسلی پێک دێت، یعنی ئۆنسۆرە بەناوبانگەکانی ڕاپ، گرافیتی، دیجەی، برێکدانس کە ئەمانە یعنی بەناوبانگەکانی. من خۆم لە بواری موسیقایی هیپابدا ئیشەکەم کە دەبێتە ڕاپ. ئەگەر بم هەوێ شەرحێکی چووکە بۆ ڕاپ یا خۆتەمان هیپاب لە بواری موسیقاییدا بکەم دەتوانم بڵێم کە لە بواری موسیقاییدا هیپاب چیرۆکی شارێکە کە بە پەیامێکەوە لەسەر زەرب و بیت ئەخوێندرێت کە بریتیە لە ڕاپ و هەر هونەرێکی دیکەیە لە هیپاب کەم کارە بکات. دەڵێن یاخی بووەشێتە بەڵام بیر و شەسێتە ئامۆژگاری دەکەڵ گیرنگ نییە کێتە ئەو تەنانە دەزانێت کەم ژمارە لە پێتە. هیپاب یەک دانە شەخص نییە، جسمێک نییە. هیپاب تۆ ناتوانانی هیپاب فێر بیت، ناتوانێکی دەبێت بخوێنیتەوە فێری هیپاب بیت. هیپاب تێگەیشتنێکە لە تێگەیشتنێکەوە دەست پێ دەکات کە کەسەکە والەیەکە دەست بکە بە گرافیتی یاخۆد ڕاپ یاخود هەر هونەرێکی دیکەی هیپاب. بەڵام لە ڕەپدا ڕەپ ئێستاش زۆر خەڵک وازانە کە ڕەپ و هیپاب یەکشتن، ینی من ئەو شتم دیوە بەڕاستی. بەڵام لە ڕاستیدا هیپاب شێوازێکی ژیانکردنە، ڕەپ کارێکە کە ئێمە ئەیکەین. ئەگەر کو لە نەزەری بگری دەتوانین بڵین کە هیپاب دارێکە، ڕەپ چیلکەیەک لەو دارەیە و ئەو شێوازانی لە ناو ڕەپیشدا هەندە بێتە گەڵاکانی ئەو چیلکەدارە و لە ناو ڕەپیشدا ڕەپ بە دوودانە بەشی ئەسلی بەش دەکرێت کە دەبێتە ئەندەرگراوند یا ژێر زەویەکان، ئەوەی کە دەبێتە مینستریم کە جەریانی ئەسلی و شتێک کە ئێستا لە زۆربەی جیهاندا ئەبیندرێت، یعنی لەبەر چاوە. ڕەپی ئەندەرگراوند یا هەمان ژێرزەویەکان ئەو هەر ئەو ڕەپەیە کە هیپاب لەبەر ئەو بەوجودات، لەبەر ئەو ساسکرا. شوێنێکن ڕاستیەکان و نەعەداڵەتیەکان لە ناو قوڕکدا کۆکەنەوە و بەرچەسپی تاوانباری لێدەن و خەفەیەکەن و ئەنگۆیستان جۆ لێ نابێت. دەپرسم لە ئەنگۆ لە ئاستێکی جیانیشدا گە سەیر بکەن ئەنگۆ چی لە ڕەپە بینن، یعنی چی لە ڕەپ گوێ دەنێ. ئەو ڕەپێکی ئێستا لە ناو میدیاکانی جیهانیدا نیشان دەدرێن و لە ناو تیڤیەکان و تەبلیغاتی بۆ کرێت و ڕێکلامی بۆ کرێت، ئەو هەر ئەو ڕەپەیە کە ئەی هەوێت ڕەپی ئەندەرگراوند خەفە بکات و بێدەنگی بکات. ڕەپێکە کە لە ناو تێکستەکانیاندا ئەگەر باسێکی گشتی بکەیت زۆربەی تێکستەکانیان ڕێکلامکردن بۆ مادەی هۆشبەرە، ڕێکلامکردن بۆ نازانم باسکردنی کچان و ئەم شتانەیە کە دەیان هەوێ کۆمەڵگاکان بەرەو فەساد و فەحشا ڕابکێشێن. و جالبەکەشی لەمەدایە کە ئەمانە نەک دژایەتیان ناکرێت بەڵکو پشگیریشیان نەکرێت و حمایەتیان دەکرێت تا ڕوویەکی خراپ لە هیپاب پیشانی کۆمەڵگا بدەن. زابق لەیدا کوتەر ئەی گەنگستەکان دێڤ 22 ساڵ لە سلێمانی لەدایک بوون بە پشت حەجی مامەنی خەڵکی بەرزنجە دەرچووی ئامادەی پێشەسازی زانستی بەشی کارە ئەکتەر نەخۆش مەلا نەخۆش حاکم و کاسب و تاجر نەخۆش ڕۆشنبیری سیاسی کافر نەخۆش وڵات نەخۆش بەڵێ هەموو نەخۆش لەناو ئەم هەموو نەخۆشە لای بەنای نەخۆش و نەی نەخۆشی بڵێ دەسەڵات خۆش. ساڵی 1970 دیجی کۆڵهێرک هیپاپی دەرخستنە وەکو هیپاپی نەوەتەکانیا هیپاپی هێشتاکان کە بۆ شێوازە پڕ لە ڕنگ پڕ لە شێوازی تایبەت
وپڕ لە ڕاپەری بەتوانە ئەو تەنها دیجێ ئاهەنگەکانی دەرخست و لە دوای ئەوەش هەر لەو ساڵە یەکەم ڕاپتۆمار کرا بەڵام بە ئالەتێکی زۆر سادە ینی کە ئەوە نەبوو بچێتە ناو خەڵکە چکە هیپاپ خۆی هەتا 1970 نەناسرا وەکاری نەناسرانەکەشی ئەوە بوو کە ئەگەڕایەوە بوو ئەوەی کە لەو کاتەیە هیپاپ تەنها لە شوێنە داخراوەکانەکرێت یعنی بەم شێوازە بەڕیزبەندی بین یەکەم جار هیپاپ کە هات دیجێ دەسی پێکرد دیجێیەکان لەناو ئاهەنگەکانە ئاکرا ئاهەنگەکانیش تەنها مۆسیقا بوون لە دوای ئەوە تقریبان وەکو هونەری بەندی خۆم یەکەم جار کە هونەری بەند دەسی پێکردو یەکەم جار مۆسیقا بووە لە دوای ئەوە بەندبێژەکان هاتن تاکو جێوێکی زیاتر بۆ ئامادەبوونەکان وانی کە هاتوونەتە ناو ئاهەنگەکەەوە هاتوونەتە ناو کۆبوونەوەکەەوە تاکو زیاتر جێوێک دروستان بەوە بابەتەکە هیپاپیش باماشەوە یەکەم جار کە دروست بووە تەنها مۆسیقا بووە لە دوای ئێمسیەکان هات هەرچەند MC لەم ساتەیە مانای مامۆسای ژیریت بەڵام لەو ساتەیە کە دروست بووە تەنها بۆ ئەوەی زیاتر کۆڕەکە یا ئاهەنگەکە قەرەباڵەختتر من دڵزاری عابدی ئاهەنگساز و ئارێنجمنت و ژەنیاری پیانۆ و ڤیۆلۆن دەشوی زانکۆی تارانم لە ئاوازدانەری مۆسیقادا من پێم وایە کە بەر لەوەی کە بچینە سەر باسی هیپهاپ لە کوردستان پێویستە فەلسفەی بوونایەتی هیپهاپ کەمێک بیکەینەوەشی بکەینەوە ئەنجا بینەوە سەر کوردستان هیپهاپ من پێم وایە کە لێکەوت و شەڕێکە شەڕی ئیگۆ دەوروبەرەکەی ئیگۆ هەستیە ئیگۆ کۆمەلگایەک تێدا دەژی ئیگۆ لێرەدا ڕاپێرە کەسێکە کە بە دەنگی خۆی بە وشەکانی بە شێوەیەکی ڕوون پەتی سەریح و ڕاشکاوانە ئەو چەمکانە ئەو ئەرزشانە ئەو باەخانێکە لە نێو کۆمەڵگاکەیدا ئەو دۆخێکی لە نێو کۆمەڵگاکەیدا ئێگۆی ئەو ئازار دەدات ئێگۆی ئەو زامدار دەکات ناڕەزایەتی دەردەبڕێ و دەیهەوێت کە دۆخی هەنووکەیی بگۆڕێ گۆڕینی دۆخی هەنووکەیی سەرەکی ترین ڕسالەت یان پرۆفسی هیپهاپە لە هەموو جێگای دنیادا دەتوانێت ئەشتو بڵین یان باشتر بڵین فەلسفەی بوونایەتی هیپهاپ. سڵاو ڕێز من هەژیر وایپەر نیشتەجێ مەریوان و 20 ساڵ تەمەن من و تۆ ماوینە تۆ کۆمەڵێک ڕێگا جادە بازە بەڵام مەسیر وێران لەش ساقا بەڵام دڵ پەرێشان سری باسی بچووک لە هیپهاپ هەست کە لازمە بە یەکوت بیکەین هیوادارم کە بە جوانی لە یەکتێ بکەین و ئەو شتانەوە لازمە بیگەێنین باسی چووکە لە هیپهاپ کە تایسە من خۆم تێگەیشت بێتم هیپهاپ یعنی اعتراض تۆ هەڵسی تۆ تش بە و شتانە پێسی کە لازمە و ئەو شتانە کە تش بە تەبعیزهای جنسیەتی تەبعیزهای نژادی تەبعیزهای پوڵی یا هەر شتێک وە باعثە بێت لە بین دوو فەرقا یا دوو مدلی ئینسانە تەبعیز ئیجاد بکات و دژایەتی بکەیت کاتێککە هیپهاپ لە کامپتۆنە دەستی پێکرد سیاپێسەکان هەڵسانەوە دژ بۆ تەبعیزە جنسیەتی و تەبعیزە ڕەنگە پێسی کە لازم بوو وێسان و کەلەماتیان بە سرعەتە ڕیتمیک و جۆرێ بەسەر زەربێ ئاهەنگ و بەیان کرد و سەبکە جەدیدیان بەناو ڕەپ خەلق کرد کە لەناو هیپهاپا بەشێک گەورەیە یانێ لە بواری هیپهاپا ڕەپ شاخەیە زۆر گەورەیە ئەم شاخە کولەن هات بە دژایەتی و کەسانەوە وێساکە ڕەشپێسەکانیان بە ئینسانهایە هیچەدی بە ئینسانهایە کە نابێت لە سریە شت بەهرەمەند ببن لە سریە مەزایە بەهرەمەند بن وەکو خۆشیەکان وەکو چوزانم پێیە کۆبوون وەکو گەڕان وەکو حتا ئەوەی کە تۆ بڕۆیتە ناو شارەبازیەک و نێڵن بە خاترەوە کە تۆ ڕەشپێسی ئیسفادە بکەی لە وەسیلەکان ئەم کارانە کرا و دژ بە ئەم شتانە وێسرا بەڵام لە کوردستاندا بەهۆی ئەوەی کە نەتەوەی کورد و وڵاتی کوردستان دۆخێکی جیاواز و میونی و تایبەت بەخۆی هەیە لە باری تێرەتۆری ساڤرێنتی و
دۆخی سیاسی کۆمەڵایەتیەکە هەیەی هیپ هاپیش لە کوردستان هەروەتر شێوازێکی تایبەت بەخۆی هەیە، دۆخێکی تایبەت بەخۆی. ڕاپێری کورد هەروەکو تاکەکانی دیکەی نێو کۆمەلگا ئێگۆیەکی شێوێنرا و سەر لێ شێوا و دەستکاری کراوی هەیە. ئێمە لەگەڵ ئاسیمیلاسیۆن لەگەڵ هێرشی کولتوری بەرین، لەگەڵ داگیرکرانی خاک، لەگەڵ نەبوونی ساڤێنتی و تێرێتۆریەکی کوردستانی و نەبوونی دیسکۆرسێکی نەتەوەیی داڕوبەڕن. ئەمە بووەتە دروستبوونی ئێگۆیەکی لاواز، ئێگۆیەکی بندەست، ئێگۆیەکە زۆرتر بندەستی، زۆرتر داماوی هاوار دەکات تا شەڕکردن و هاوارکردن بۆ گەڕانەوەی شکۆمەندی، گەڕانەوەی گلۆری، گەڕانەوەی شانازی و غڕور بۆ خۆی، بۆ کۆمەلگاکەی وە گۆڕینی ئەو دۆخەی کە تێیدا دەژی. ئەمە پێویستە هەر کەسێکە هیپ هاپ دەڵێ کەسێکە ڕاپێرە پێش لەوەی کە بگەڕێت بۆ سوژەیە کە لە نێو کۆمەلگاکەیدا هەیە، پێویستە خۆی بکاتە ئابجێکتی تێکستەکانی، ئابجێکتی بیرکردنەوەی لەسەر ئێگۆی خۆی، لەسەر ئایدنتیتی و شناسی خۆی ببینێتەوە وە خۆیەکی پتە و بەهێز ساز بکات کە بتوانێت ببێتە هاوارێک، بتوانێت ببێتە دەنگێکی بەهێز بۆ کۆمەلگاکەی، دەنگێکی بەهێز بۆ شۆڕش، دەنگێکی بەهێز بۆ گۆڕانکاری، دەنگێکی بەهێز بۆ هەڵسانێکی نەتەوەیی، بۆ پێشکەوتن، بۆ بەشەستاندن. ئەمە زۆر گرنگە، زۆر پێویستە. من پێم وایە کە هیپ هاپ لە کوردستاندا لەگەڵ هیچ وڵاتێکی دیکە بەراورد ناکرێت بەهۆی ئەوەی کە دۆخی کۆمەڵایەتی ئێمە بۆ دۆخێکی تایبەتە. هیپ هاپ شتێک نییە کە تۆ بتوانین لە کۆمەلگا دای ببڕێنی. هیپ هاپ و کۆمەلگا دووشتن کە لێک گرێدراون، بێ کۆمەلگا هیپ هاپ هیچ ماتا و هیچ مانایەکی. ئەمن بەخۆم لەو بڕوایەدەم کە بە هیپ هاپ ئێمە دەتوانین شۆڕشێکی بیرڕایی هەڵبگرسێنین لە ناو کوردستاندا. وەک ئێمە دەزانین کوردەکان بێوڵاتن، هەزاران کێشەی کشیان هەیە، نەکرد بێوڵاتی، تۆ خەریکە زمانت لە بین دەچێتە خەریکە هەزاران شتی تر. ئەمریکایەکان توانیان بەڕاپ لە کۆیلایەتی خۆیان ڕزگاریان بێت، ڕەشپێستەکانی ئەمریکا، یعنی توانیان بەڕاپ لە کۆیلایەتی خۆیان ڕزگاریان بێت. من لەسەر بڕوایم کە ئەگەر کوردیش لەلایەن ڕەپەوە پشگیری بکرێت 100% دەتوانێت، بەڵام بەداخەوە هیچ پشگیری ناکرێت، دژایەتی ئەکرێت. یعنی نەکرد دژایەتیەکی ئاواش، بەڵام ڕەپەرەکانیش کەس نیان ناسێت، یعنی ئەو کەسانێکە بە دروستی کار دەکەن کەسانێکی وانیان ناسێ. یعنی ئەگەر کو بڵێم مثالێک بێنمەوە لە ناو کوردستان چەند هزار کەس بە ڕسمی، ینی بە جوانی جۆ بدەنە هیپ هاپ، توانم بڵم 30,000 کەسەکە پەیدا بێت. ینی زۆر لاوازە ئەو ڕقەمە لە ناو کوردستان کە بە شێوەیەکی جوان و بەردەوام جۆ بدەنە هیپ هاپ و ڕاپ. سلااوڕێز بۆرە شەرخوازی میوزیک ji bajarê Qamişlo جۆردا هەرە خۆ باێ راپەرکینو هات ناکەونە لێ زوو بەژ راب قەریایە ناویوی چیە KRS 4 توش باژارێ قامشلۆ گەلکی خورتە لێ زوو بەژی قامشلۆ ڕەڤایە راپەرم و هەروەها پرۆدوزەرم ساڵە 2012 من بەدەست ڕاب کردە لمە نانێرن گوێرەنگی تەنێ فێنکردنە ڕاب گانگێستایە ڕابش کاری تشقلچیایە هوەرەکە زمان درێژیە تێدا نابێژن هوەرەکە ئازادە تشتێ دلدە سەر زمانە و دەبێژێ تەنێ جنێن قەتایی لمەدبینن شواڵی قەتیایی یان هێلدایی مخابن شاش فێنکردنە گەلێکی من میلاد قادرتەنا لە دایکبووی شاری مەهاباد پیشەم گرافیک دیزاینە و لە بواری هونەر و زمانی کوردیدا چالاکی پێ سەبارەت بە موسیقای ڕاپ ئەگەر ئاوڕێک لە چۆنێتی دروستبوونی موسیقای بدەین بۆمان دەردەکەوێتەوە موسیقایە سەرەتا وەکو ڕاپەڕینێک تێژ بە ڕەگەزپەرستی لە ئەمریکا دەستی پێکرد لە دواتر کە پەڕەی سەند و بە هەموو دنیادا بڵاو بووە لە ناو کۆمەڵگای کوردەباریشدا وەکو زۆربەی موسیقا مۆدەرنەکان موسیقای ڕاپیش موسیقایەکی نوێیە و
و ئەو جوورەی کە دەبێ پێش نەکەوتووە بە مۆسیقایەکی ساوایە بۆ ئەوەی کە پێش بکەوێ ئەمە دەبێت لە جیاتی ئەوەی کە دژایەتی بکەین و پێشی پێ بگرین ڕێگای بۆ خۆش بکەین و یارمەتی گەنجەکان بە تایبەت گەنجەکان کە زۆر بەرەو مۆسیقای بەرەو پیر مۆسیقای ڕاپ دەچن ڕێگایان بۆ خۆش بکەین و پێشانیان بدەین کە چۆن بتوانە مۆسیقایەکی باش پێشکەشی کۆمەڵگا بکەن. ڕێز و سلااو ئەز ڕامینجان خەلکی ڕووشێلات ئورمیە نیزۆک 12 ساڵە سەر هیپۆپا کوردی دەخەبتن ئەم لە سێ پارتیە کوردستانن لە باکوور باشوور و ڕۆژهێلات تراب راب دەنگ کۆنتڕۆل میکرۆفۆن دەست مندایە ئیرۆ هەفت بەژار و هەفت گوند باوە باو دکە ئیرۆ ڕەبە کوردی ئیرۆ چار ئالیە دەنگ دەدە ئاندروگراند باوە زمان باز بینێفسینە برای من عفو لە ئورفا خەلفەتی زمان باز لە ئانتەب و دیجێ مومەد لە هەولێر وە زێندەك بووە بەسی هیپۆپا کوردی بکەین ئەس هیپۆپا کوردی چاوا دەبینم هیپۆپا کوردی نەها گەلێکی پێشکەتیە مادەما سەر ئالبۆما خۆ پەرستن دەخەبێتین ساڵە 2011 هیپۆپا کوردی نەوەکی نەهایەنی پێشکەتە بوو ڕەپەری کورد گەلێکی کێم هەبوون کە هەرێ ناساندن هەبوو سەرهەد و ڕزگار ڕەپا سۆرانی دگو وەکی دن گوهدار هەبوومە گوهدار کرد ماردینێمسی یەک دوو کەسی دنجی هەبوون نەخوازم نەوەیوان بێژم ئاینە ئەو کەسن کەوە دانان سەر یامەریە مەگرت ئەما دوی سات بێژن تشتی تەنە کوژە تەقاوەتر بکە و بەسەر بلندی ئالبۆما خۆ دەرینە قەتاند من وەکو ڕەپەرێ کورد تایسە چۆن ببینم ناو هیپاپی کوردستانە چۆن بووە هیپاپی کوردستان بە جۆرە بوو کە کاتت دەستی پێ کرد فرە کەس هاتنوە ڕەپیان بە جۆرە فربێتام و فرە لاواز نیشانی کوردستاندا ئەگەر کوبین بڵین کورد و دراوسیەکانی لە یەک تەمەندا دەستیان کرد بە ڕاپ لە ساڵەکانی 2000دا دەستیان کرد بە ڕاپ بەڵام هەر یەک تەمەن بووە ئەوانی شەر لاواز بوون ئەو کاتە بەڵام ئەوان بە لاوازیەکەشەوە شتێکی جوانیان پیشانی کۆمەڵگادا یعنی کارەکەیان ئەوە بوو ئەوانیش کە لاواز بوون لە ناو ڕاپەکانیان لەن دراوسیەکانی کورد 20 ساڵەوە پێش ڕاپەکانیان سیرکەی زۆر لاوازە بەڵام بەو لاوازیە و شتێکی جوانیان پیشانی کۆمەڵگادا بەڵام بەداخەوە کوردەکە کە دەستیان کرد بە ڕاب لە ساڵەکانی 2000 و ئەم شتانەدا هاتن ڕوویەکی ناحەز لە هیپاپیان پیشانی کۆمەڵگادا کە کۆمەڵگای کوردیش هیپاپ بەو شتە تێگەی کە چۆن ئەم ڕەپیانانی وەکو نووسکە نووسک و گریان و توزانم ئای باوکم مردووە ئای دایکم مردووە ئای نان نییە بیخۆم وە جۆرە ڕەپیان فەقیر و هیچ و پوچ تێگەیان کە یەکسەر چگە لە کارەکان تروە مەسەڵەن گرافیت کارەکان و ئارنبی خوێنەکان و ئۆڵد سکوڵ خوێنەکان و نەڤە سکوڵ خوێنەکان کە گشتیانیان کرد کێشانیان بەگەنە وە کول ڕەپیان جۆرە معڕفی کرد و هیپاپیان جۆرە بەگەنا کێشا کە فقط نیازی بە پارە هەیە نیازی بە پوڵ هەیە نە باسی هیپاپی کوردستان زۆر لەمە گەورەتر ئێمە کێشایە زۆر گەورەترمان هەیە لە بێ پوڵی زۆر گەورەترمان هەیە لە باوک مردن دایک مردن یا هەر شتێک کێشایە وەکو کۆڵبەری کێشایە وەکو لەبوونە وڵات ئەمانە کێشایە ئەسلی هیپاپی کوردستان کە ئێمەشێ باسی کەین و چارەسەریان بکەین لە بیرمان نەچێت کە مۆسیقای ڕەپ مۆسیقایەکە کە ڕاپەڕینی پێدەکرێت کە شۆڕەشی پێدەکرێت کە گۆڕانکاری گەورەی پێدەکرێت لەبەرەوەی کە ئەدەبیاتەکەی ئەدەبیاتێکی توندتیژ و ڕادیکاڵە بە کۆمەڵگای کوردی لە هەموو کاتێکی زیاتر ئەو ڕۆکانە پێویستی بە ئەو ئەدەبیاتە ڕادیکاڵەیە بۆی کە مافە زەوتکراوەکانی خۆی بەدەست بێنێ کەواتە ڕەپێری کورد دەبێت ئەوەی کە سازی دەکات ئەوەی کە پرۆفسی ئەوە ڕسالەتی ئەوە دروستکردنی کۆمەڵگایەکی دیکێ دروستکردنی کۆمەڵگایەکی پتەیوە کە ئەو کۆمەڵگایە ببات بە ڕایەڵە و بباتە ڕێگایەک کە بتوانێت هەنگاو هەڵگرێت بۆ بەدەستهێنانەوەی تێرەتۆری و ساڤەرنتی و شکۆمەندی وڵاتە. من زاناسم کۆم خەڵکی باشووری کوردستانم و لە هەولێر دەژیم قوتابیمە و تەمەنم 21 ساڵە گوێگرێکی باش ڕاپم بەگشتی و ڕاپی کوردی بە تایبەتی بەڕای من ڕاپی کوردی ڕاحچار بۆ 5 ساڵی ڕابردووش
لە ئاستێکی زۆر خراپ و نزم لە بوو لەبەر ئەوەی ژمارە ڕاپەرەکانمان دیاریکرا و کەم بوو. ئەوانەی کە هەش بوونیان ئاستیان نزم بوو یان خەڵک ئاشنایان نەبوو و نەناسرا بوو. ئەوانەی کە ئاستیان تۆزێک باش بۆ ناسراوبوون لەو کاتەدا لە پەنجەی دەستێ پەڕی نەدەکرد کە ئەوانش لەبەر نەبوونی پارە و باری دارایی خراپ نیان دەتوانێت بەرهەمی چاک و بەردەوام بڵاو بکەنەوە. بەڵام لەو دواییەدا لە 2015 بەسەرەوە کۆمەڵێک راپەری چاک و بە ئەزمون هاتنە پێشەوە کە ڕاپی کوردیان دەوڵەمەند کرد دەستی ڕاپی کوردیان گرت ئەگەر دەستگرتنێکی کەمیش بێت بەڵام بەردەوامن. بەڵام من وەکو خۆم داهاتووی ڕاپی کوردی بە ڕووناچی دەبینم لە سای ئەو ڕاپەرە پڕ ئینێرژیانەی کە ئیشەکەیان خۆشدێت و پەری پێدەدەن. ئیرۆگە ئەز ڕاپەر بم ئەز ڕاستیەکێ نەبێژم ئەز نەڕاپەرم ئیرۆ گۆمت من شاشتیەک دیت ئەس بێژمەتە تا شاشتی کردێک و گەز نەبێژمەتە تا شاشتی کردی مات و ئەز نەڕاپەرم ئەس تەنێ وەکە هونەرمەندێکی عادی ئەس ینی هەرم داوەتێکی بسترێنم یان هەرم پارتیەکێدا بسترێنم حفلەکێدا ئاهەنگێکێدا ڕاپ ئەساسن ینی کاری بێژیش بەر ئێشێکی چێوێژ بەر تشتێکی بێژی تشتێکی درێ خۆ دەرخێ وەختێک ویرۆز نکارم. سڵاتان لەبێت من ئیساک 23 ساڵم و دانیشتووی شاری سلێمانیم لە هەرێمی کوردستان و دەرچووی کۆلێژی هونەرە جوانەکانم لە زانکۆی سلێمانی. ماوەی چەند ساڵێکە سەرقاڵم و کۆشش دەکەم لە بواری گرافیتیدا. شتێکە ڕۆژانە لە چواردەورمە ئەیان بینم یان ئەوان بەرمەکەون ئەبنە هۆکارێکی باش بۆ ئەنجامدانی گرافیتیەکانم. ئەمە وەکو حەزێکە کەوا کات ئامانجەکەم گەورەتر ببێت و لە ئێستاە ئەتوانم بڵێم سەردەمی یاریکردنە کە من جیالوی کە لە خۆشەویستیم لەگەڵ پیتەکانە ئێم یاریان پێ ئەەکەم یعنی ڕەنگە لە داهاتووە جوانترین ڕۆژەکانم و باشترین ڕۆژەکانم کە شانازیان پێ بکەم ئەم ڕۆژانەی ئێستا بێت کە بە ئامانجەکەمەوە سەرقاڵم و ئەو بۆ باشتربوونی خۆمەیەم کە خەریکیانم. سڵاو من ناوە مەحمەدا خەڵکی شاری سلێمانیم. سەبارەت بە هیپاپ لە دیدیەمەیە هیپاپ جیاوازتر لە هەموو شتانی کە لە دنیای ئەمڕۆدا هەن جێی خۆی زیاتر و زیاتر لە هەموو وڵاتان و لە هەموو گەلانی جیهان ڕۆژ بە ڕۆژ زیاتر ئەکاتەوە و ڕۆژ بە ڕۆژ زیاتر پێشەکەوێت چونکە لە هیپاپ توانای ئەوەی هەیە کە خۆی بگونجێنێت لەگەڵ هەموو کولتورەکانی جیهانە بە شێوازی ئەو کولتورانە ئیش بکات و لە هەموو لایەنێکی هونەریەوە تۆ ئەتوانیت تێکەڵی ژیانی خۆتی کەیت. ئەگەر باس لە گۆرانیە کرێت لە هیپاپا ڕاپ هەیە، ئەگەر باس لە وێنە کێشان بکرێت لە هیپاپا گرافیتی هەیە، ئەگەر باس لە مۆسیقا بکرێت لە هیپاپا دیجێ هەیە، ئەگەر باس لە سەما بکرێت لە هیپاپا برێک دانس هەیە و زیاتر و زیاتر ئەمە وای کردووە کە گەنج بێتە ئەم بوارەوە، گەنج تێکەڵی هیپاپ بێت چونکە بە شێوازی سەردەمی ئەڕوات و لە زۆربەی وڵاتانیشە خاستن ئەو وڵاتانی تۆزێک کە دیکتاتۆریان تایە تۆزێ ترسیان هەیە لەم شێوازە چونکە کەسایەتی هیپاپی کەسایەتی شەقامیە کە لە شەقامە کێشەیەک هەبوو نائەدالەتیەک هەبوو هێزە جوڵێندرێ لەناو ئەو خەڵکانەیە. بۆیە هەرکە لە دروستبوونی هیپاپیشەوە بە شێوازێکی یاخیبوانە دروست بووە و تا ئەم دەقەیەش هەر بە یاخیبوانە ئەتوانرێت ئامانجی خۆی لێ بەدەست بێنیت چونکە ئەمریکیەکان کە سپی پێستەکانیان دژی ڕەشپێستەکان وەستانەوە ڕەشپێستەکان لە ڕێگەی ئەم کللتورۆ توانیان سەرکەون بەسەر ئەو نائەدالەتیە کە بەرامبەریانەکرێت. پاراسپۆپینگ ڕۆژاوای کوردستانی باژارێ قامش و ئەندامی تیمە ئاڵ
راستی دانس حیاتم گلێکی کوهەری چ ئێشێم هەبە بە دانسی دەردەخەم چ ئەفکارێم هەبە دانس دەردەخەم ئەس بینیم دانس شتێکی گەلێکی خۆشی حیاتێ ژیانێدە ئەس پێویم چ دانسەرێک دنیای نەسەکنی برا دانسا خۆ بکێ ji ber bi dansê kare daxwaz bike daxwaza tişna bike kare efkarna biqirhîn ser mujtema ser civakê kare tiştê nav dilê xwe derxe rastî ez bes ez dibînim gelek rê hene wek rê muzîkê û gelek rê de bes ez dibînim hip hop yani taybet çi reqs bi çi rap bi çi beşê din bijî بهتر آسان کردی افتش بود کار ببکی. من کارمند بیاس میوزیک پرودوسر و آرتستم. در سال 2008 دستم کرد به استایل هیپ هاپ. در 2009 دستم کرد به میوزیک پرودوسینگ با شویی زور بیسیک و زور سرتایی. بالکو خرابتر هناسم سر درونم پر چیه چاره پتی صداره ورسل استرشانه من باره چیه چاره پتی صداره everything goes wrong nobody around. بردامم لذا هیپ هاپا بردامم لسر کبزانم چونه لیتیب کم شوازی رای مکان ژنرا کان استایل کان هموی چون و چون خو اشتغال ل خواه نگرن. هیپ هاپ اوشته بو من که اگر من وازی هیپ هاپ بیانم هیپ هاپ وازنه من نه چکا من که پاو عقلم بدنیاش که هیپ هاپ لجو ما بود تیگشتم لوی که هیپ هاپ رخنه تیگشتم لوی که هیپ هاپ وتنی راسته کانه تیگشتم لوی هیپ هاپ او گرجو آلوزی روح و ناخ درکات و راسته کان باسکات و نقل کمالک ادوی جود بو اگرن هیپ هاپ بگشتی بو من اتوانی بڵێ ئەو شتەیە کە دایما لە تووڕێی دوورمە خاتەوە لە بێزاری فکریە دوورمە خاتەوە جگەل لە میوزیک پرۆدیوسین و بواری هیپ هاپ وەکو گۆرانی وتن من هیپ هاپ دانس و بریک دانس مەکرد کە ئەویش بەشێکن لە هیپ هاپ. کێشەی گەورەمان لەمە ئەوەیە کە کەمینەیەکی زۆر کەم ئەم بوارەکەن و دایما ڕخنێوەت لێژیرە ئەمە چییە؟ مە بۆ ئەوکەی مە زۆر ئاسانە ئەمەوە شتێکی کە بکەی لەمە باشتر نییە ئەمەش لە چی خۆی ئەگرێت لەبەر کە خەڵک ئاشنا نییە پێی. دەمام سەر ئالبومە خۆ و پەرەسۆن دەخەبتین وێ دەمێ زکرەش و حەسوود gelek hebûn kevirdanan serê kame wekî min ji ber gotibû zimanbaz li Parîsê dimîne ji ber wê me bît û stranê dêmû me qeyb dikirin me bi hev re dişandin e-mailê me hêk kirin û ew stran û bît li ser YouTubeê par vekirin ji ber wê me stranê nû çêkirin dîsa bîtê nû me çêkirin û şükür em gelekî serbilindin me albûma xwe ser dilê xwe xelas kir me derîna ser platformê Mîr Mûzik sala 2014 wekî min got û piştî hêngî ez 2015 zewicîm û ji ber ku me gelekî zehmet û nexweşî dît wextê em ser albûmê dixebitîn dî hewasa me hin bû projektê nû nebû ama dîsa jî min ez solo albûmek me çêkir serxebitîm ew jî min 2020 bi navê Çîroka min me derîna خود زانن که کاکو ریا من وکن از برسیمه حقی خود خواستم حقی من با من بینن یان جذبه این بستینم رکامه گیتم بکه وران دیسا جم نسک من قون ندا وکا هندکا بو سرکتن غفروشین شرف û niha jî meselen ez li ser nîv albûmekî dixebitim bi navê Kabêje ew jî bû du mehdî xuda rast bîne ew jî tê derbê û em projektê me yê din jî hene yanî em dîsa bi
كوما تولدان ألبوم يعني ميكستيب كامي دار بينن نرويجي ما جو أم ستايل كينو بينن ناهي بوبا كردي سلين كيجي سترانا ما دم هات يان تولدان هيست با يان جهدار بك بخوجي دزانا ويدمي رابي و ستيلي برابا كردي دا نبو لا أصلا هربو أما هاتو تواني بس بيرو بروا تأثير دابني وبيرو بروا كي لاواز وناشرين بقور والله مسج بيرو بروا هاي بقور بيرو بروا هاي ك إما أقل جي خومانا دانيشين أبين بتليار درو أقل جي خومانا دانيشين تواني متشاك كينو شو زام دودانا بوستي تشيرت سر انستغرام وتويتر وشو زام فيسبوك وهزار دانشتي قور دابني كآخري بقيبه مثلا شي شواردانا كامن شواردانا نظر خلق كأري باو تو خاصي أري مثلا تو توانيم كارب كي بلامنا بدانيشتن ناك هيب هوب وكو شاخة هاي كوري هي شاخة هاي وكو جرافيتي وكو دانس وكو راب وكو R&B أصلا معنا كشتيان بيكو هيب هوب دروسا كان هيب هوب فقط الراب نية وتو دابني شي بس بيتو بنوسي تو بخويني لا زور جياواز تلوش تسا بلام كركت ببه هيب هوب شورش بيرو رايب كي دبيت تو أو بيرواك اللي ناخي تو خلاص أو وشانك اللي تلي تو دريت بصورة الريتميك نسرت وتو داي أني تو تنظيم يكي تو عن سازي وميكس مستري يكي بوشنا وانديك يا بو بيسرك أمانة تواني بيراب بوري أمانة تواني شورش بيراب كات يعني لسر أما هيب هوب بناو بانغا هر کسی که باسی هیپ هاپ کن همه یتبرچه بیوه که هیپ هاپ وی هرچند واه لدوی وی لسال 1979 که هیپ هاپ بتاعتی ایتر دانی پی عن ربم شوازه باش تقصد ایتر بشوازه قد ناو خلقه كلا تي في للراديو لشونا لميديا كان بخش أكره أوي كوا أكاد هيب هوب بناسلته و هيب هوب لسر ظلم مستمر وزبو زيادة باسي ظلم مستمر باسي الرقص بارستيا باسي السياسية باسي كومالاتية يعني باسي هموش تيجا نعلم فرلانة فرروجي لهمو الريكو الرابو بابتك تيجي هشات يعني شواز منظورة يواهب شوازي كي فن إيشك جواش معناه أندرغراوند إيشك يواهب جينجستر إيشك يواهب هاردكور إيشك هر شوازي كان بس شوازي خوي نوانه بلام هيب هوب زياتر أوي كوايكر بناسري أما بو كرش بيستك أيويست كالري أم هنا رو دني بقى بهمو رش بيستكاني ولاياتي قلتواني أمريكا حتى ويلي هاوزور جورة الروي دني ينجيش بهمو جيهان تاشو هذا كان أنواع بنا بانجو كدني ينجيش بهمو جيهان تواني لا هيب هوب تيودا وهيب هوب بشكل هنا الزور به إذا كان كروش بالروش أو أداري زيابه وللشوازي جلو برقكا زور بي أو شوازاني كناسراون لناو جيهانا بقشتي زور بي شوازكان هيب هوبي نام دي جي مومات اوفيشال دي جي بول هلدان يسال حدو مال من سويسرا وتقريبا 20 سال دي جي دكم زور ارتكي جوريا بس بداخل زور كس او ناوي دي جي يعني قد كذا كان بكنترولر دتس دي جي ده كان يعني لو من اول دي جي نيه بس او عند لين دي جي ده كان اندرغراوند راب اندرغراوند لكردستان بلا باش بيش بروي زوري او رابراني كلناو هيب هوب ايشكن زور زوران با اندرغراوند ايشكن انا كسي تايبتي تيا كلو شوازي تدرو شوازي كي تعزي سردم يعني ايشكن نالين اندرغراوند راب خرابه بلان زوري او هيب هوب يعني كليرن كرابلن اندرغراوند ايشكن هوكاري ويك القيجي داخراو القيجي تسكراو تملي هيب هوب اويك يك شوازي زياتر ابين ري وي شوازي اندرغراوند حتى هيب هوب ويليني لهمو الروجيك ولا همو لانك والنروات الناو هنا رقيق خويوا نتواني او شوازي خوي برجستب كافيش ناكو
ئەویش هەروەکو ئەم شێوازەی هونەری کوردی کە ئێستا لە یەک شێوازە بەرجەستێ تەنها یەک جارە بڕێک بینەری بۆ ئەڕۆ و ئەگەڕێتەوە دواوە پاشان پێویستی بەوەی خێرام هونەرمەندە بەرهەمیشکە بێنێتە دەرەوە بۆی خێرا ئەو زنجیرە بقرتێنێ بەڵام لەگەڵ قرتانی یەکسەر زنجیرێکی کاچێتەوە ملی ئەمە پێمان وانێ کە هیپاپ بەم شێوازە بێ پێویستە هیپاپ بەوەنە فرەلایەن بێ کە بە هیچ کاتێک ئەو ئەڵقە داخراوی کە ئێستا لە ملیایەتی ئەو کەسانی کە لە دەور و پشتین بتواننەوە خەڵکێ بقرتێن لەبەری زۆربەی زۆران یەک شێوازی شەکەن ئەویش چەق بەستووی بۆ بابەتەکە دروستە تۆ ئەگەر ئاندرگراوندی بی ئاندرگراودیەکان یا هەرو ژێرزەوینیەکان ئەمان کولن بەرپایە و مەبنا و ئەساسی ئاحتراز و کارەکەن یانێ تەواوی کاریان بەر ئەساسی ئاحتراز کە چی بێت کە بیررووا بگۆڕە کە بیرێکی نوێ بێن و بیرێکی تازە بەڵام تۆ ئەگەر مینسترین بی مینسترین مەکسەرن تجارەت دەکەن نەفسکوڵەکان فرەیەکیان نەک هەموویان خەریک تجارەتکردن بەڕە و ئەم شتە بە شتێکی تجاریە بینن کە ئەکسەری باسییان لە پوڵ و مەواد و سێکس و هەزار دانە گەنەکاری و فەحشا بۆ ناوی هیپاپە و بەداخەوە فرە هیپاپی کێشانەوە بە گەناوە لە ئەسڵی خۆی دووری کردوت ئەمانەم باسانە کە ئەگەر بتوانی کە بیرۆڕایەکی نوێ و بیرۆڕایەکی جەدید و سازەندە دروست بکەین ئەتوانین شۆڕشێکی جەدید بکەین بەڵام بەڕاستی ڕخنێکی زۆر لێژیرێ قسێکی زۆرێتە سەرت بە چاوێکی زۆر کەم سێر ئەکرێت ئەو شتە ئەوەش بەڕاستی خۆش نییە بەڵام کۆڵمان نایەوە و بەردەوامی لەسەری کە بتوانین هیپهاپ و دانسی هیپهاپ بریک دانس بناسیێنین دەم باش هەواڵان چۆنن هیویت کەمین هەمید باش بن هەواڵان مەوی ئاسخۆ بۆ ئەبدەمەن یاسین ناوێ من مەلەک نەمانە ئەس خەلکا شنگارێمە ئاکینجیا بۆ ژێری دهوکێمە ئەڤە 10 ساڵە تەمەنێ من 21 ساڵە شکش جێتێتە خۆری قیمەت و کشکج پۆش بە سەڤرن کورتم بەرە پێش بۆ باشۆتە مرۆخ توژیش وەرگێرە ڕۆبەت و خۆمۆفی خوشوان وەرگێرە هیپهۆبت ناوە کوردستانێدا هۆنەرێکی گەلێکی بەقیمەتە ئەنکو کەس گرنگی و ڕێزە نادەدەوی هونەری دەمێت و بیژێ کەسێکی ئەسراپێرم و ئەسی پۆپت خینم دەبیژێتن ئەڤە هۆنەرێکی گەلێکی بەقیمەتە و ئەس حەسکەم زیترین دەم توڤی کاری بهێلی بۆچی vê axiftinê dibêjin çinkî hetaneke çiharî karî bi me nehatiyekirin. Daxwaza min ew e ku çawa rêzgirtin li stranbêjê vê welatî dihête kirin el me jî bihête kirin. û ku çawa harîkariya wan dikin hosa harîkariya me jî bihête kirin. Kiça raper di nava Kurdistanê da gelek hakêm e. Bûçî çinkî hizir dikin kiçiya bêdest helat e, kiçê şiyan nînin. Belê divêtin kiçê bawerî bi xwe hebîtin û bizanîtin ku ew karê kur dişêt biketin kî jî şêt biketin. Namek hebe ez karim bêjim. Ez karî bin bêjim. Bêgo kes wê rixnan me bike bêj çima te ev nama gotiya te çima vê mijarê dibêjî te çima halo dikî rastî ez guhnet me van kesa lê yanî mixabin piranên va kesa nav miletê me de gelek bûne û her kêm nabin û her zêdetir dibe û her pir dibe. سەبارەت بۆی کە بۆچی لە ناو کووردا بە سوکاتی باس لە هیپاپ و ڕاپەکرێت زۆر کات من بۆ ئەوەیە گەڕێنمەوە کە لە ڕابردووە کارێکی وەها نەکرا بوو کە بە شێوازی ڕاستەقینە لە ڕاب تێبگەین و زۆر کاتیش کە باس لە ڕاپەکرێت و ئەزانرێت هیپاپ سەر بە ڕاپە نە خۆی لە ڕاستەکە ڕاپ سەر بە هیپاپە بەڵام ئەمە لای کەسێکی ئاسایی باسکە هیپاپی شەرۆک و ڕاپە بینێت و ئەمە وای کردووە ئەگەر تۆ بیت باسی هیپاپی بۆ بکەیت یەکسەر ئەو مێشکی بەلای ڕاپە هەڕوات تێگەشتنێکی نییە وەکو خۆشمانە زانین یعنی بیرکردنەوەی تاکی کوردوایە کە لە شتێک تێنەگات یەکسەر ئەتوان داخڵی دژایەتیە بێت دەسەکات بە دژایەتی شتەکە نایەت لێی بکۆڵێتەوە نایەت لێی ورد بێتەوە بزانە ئەم شتە چی ئەم هونەرە چی ئەم کللتورە چییە بۆچی باس ئەکرێت بۆچی بەم شێوازە گرنگی پێدرێت یعنی لە ئێستا ئەگەر بێت و ئێمە باس لە هیپاپ و ڕاپ و جۆرەکانی تریکەین ئەبێت زۆر زۆر لەگەڵ یا خەریک بین و هیلاکی شەبین پێوەی چونکە یعنی پێشینەیەکی وەهای نییە تۆ بیت بە ئاسانی چاچی بکەیتەوە وەکو کە بینیمانە لە ڕابردووە زیاتر ڕاپ
بەلایانی شەڕە گوێن و باسی ئافرەت و دیسکردن و ئەم شتانە بوو و زۆر کاتیش بۆ فشقیات و ڕابواردن ئەم هونەران بەکاری هێناوە و ئەمە وای کردووە ئەگەر باز بکرێت لە هەر شوێنێکە یەکسەر ڕابردووەکەی لێک بنەوە بەڵام نات سێری ئەسڵەکەی کات نات سێری ڕابردووە خاوێنەکەی کات. ناوێمە دیلشاد پۆپینگ ئەز ji Rojavayê Kurdistanê bajarê Qamişlo endamê tîma Avro. Ez Şademê ji Rojavayê Kurdistanê ji bajarê Qamişlo endamê tîma Avro. شەقامی بوون لە ناو هیپاپا باسێکی زۆر گرنگە لەبەرەوەی ئەسڵەن هیپهاپ خۆی هەڵقوڵاوی ناو دڵی خەڵک شەقام خەڵکێکی زۆر شەقام ئەبێت ئەو کەسەی کەیەت هیپاپیەکە ئەبێت تەواو لە دڵی شەقامەوە هەڵقوڵاوێت تەواو دڵی خەڵک بزانێت لە ناو دڵی خەڵکا بێتە دەرەوە تمۆحی خەڵک بزانێت چێ داواکاری خەڵکی ئەمیت ئەم ئازارانەی خەڵک کە خۆشی مادام یەکێکە لە شەقام مادام یەکێکە لەو خەڵکانەی کە لە ناو شەقامە ئەژی ئەزانێت داواکاری خەڵک چییە ئەزانێت ئازاری خەڵک چییە ئەزانێت داواکاری و پێویستی خەڵک چییە بۆیە یەت ئەیکات بە شعرێک ئەیکا بە گرافتیەک ئەیکا بە شتێک کە داواکاری بێ لە حکومەت بێ لە هەر شتێک بێ داواکاری خەڵکە گەیەنێ بۆ یەو کەسی کە هیپاپی بێ پێویستە لە سەیاسە لە دڵی خەڵکەوە هەڵقوڵاوێ ئەم هونەرە تەواو لە ناو خەڵکەوەیەت بە تەناو لە ناو خەڵکەوە دروست بووە و تەواو داواکاری خەڵکی جێبەجێەکە. ئامانجی من لە هیپاپە ئەمەوێت کە وەکو شۆڕشێک بناسێنێت ئەو کەسانەی کە هیپاپ ئەکەن کە ڕاپ ئەڵێن بەڕاستی وجودیان تیابێت کە وەکو ڕاپەرێک ئەم کەسە هەبێت ئەوش بەواتەی کە شۆڕژێر بێ بەڵام شەرنی هەموو کات هەڕەخ نەبێت شەرنی هەموو کات هەر فەلسەفە بێت ئەمە ئامانجی منە کە ئەوەی کە هیپاپ هەیە کە هیپاپ ئەبێنرێت لە عالەمە لە دنیا کە چۆن دروست بووە کە خامەکەی چییە کە ئەگەڕێتەوە سەر ڕێگەکەی هیپاپی ڕاستی چی ئەمەیە ئەوە بگەێنم کە بەڕاستی هیپاپ بەم شێوەیە نەک بەم شێوەی کە تێگەشتووە نەک بەم شێوەی کە وتراوە. من هیپاپ لە کوردستان بە خراپی نابینم بەگشتی پێم وایە کە کەسی ئێستا باش پەیدا بوو بۆ دەتوانن ڕێچکەیەکی باش ساس بکەن بەڵام لە سەرەتای خۆیدایە پێویستەکە زۆرتر کاری لەسەر بکەن لە داهاتوودا ڕەنگە ڕووداوی زۆر باش ڕوو بدات بەوەی کە هەر ئێستا کەسانێک هەن کە بیر لەوە دەکەنەوە کە هیپهاپ نابێ بەو شێوە هەنوکەی درێژە پەیدا بکات و دەبێت ڕاچکەیەکی باشتر بخۆیەوە ببینێت و سەرەتایەکی دیکە ساز. من بەگشتی گەشتبینم بە هیپهاپ و پێشم وایە کە هیپهاپ دەتوانێت دەنگی بەرزی شۆڕشی ملەتی ئێمە بێت بۆ بەدەستێنانەوەی ئازادی بێت بۆ بەدەستێنانەوەی ئیدەنتیتی و بەدەستێنانەوەی تێرەتۆریەی کە لە دەستمان چوو لە کیسمان چوو خاکێکە داگیر کرد. و نەهاژی ئارمانجا من چییە بوو ڕەپا کوردی خازم ڕەپا کوردی بەلا ببە هەر دەری دنیایە هەر زارۆکێک بە زمانی دایکا خۆ مەزن ببە ئەس بخۆ لە ئەوروپا مەزن بووم ئەمری من 10 ساڵی بوو دەمەس هاتم سویسێ دەمێ مەسەلەن مجی سترانی ئالمانی ئینگلیسی فرانسی گوهدار کرد و چما زاروک مەسەلەن زاروکی کورد بە زمانی دایکا خۆ مەزن نەبن ڕەپا کوردی گوهدار نەکەن ئارمانجا من ئەوەم ڕەپا کوردی سەر بێخینن دەنگی خۆ بەلا بکەن هەر دەرێ دنیایە و هەویدارم ئەمێ هیپۆپا کوردی سەر بێخینن خۆی هەموو ڕاپەرەکردە کێتە ناو هیپاپەوە ئەمان جیەوەیە کە داواکاری خەڵک بگەێنێ ئازاری خەڵک بگەێنێ پێویستی خەڵک بگەێنێ یان پێی وایە ئەو شتێک زیاتر ئەزانێت ئەم زیاتری خوێندۆتەوە کتێبی زیاتر ئەخوێنێتەوە پێویستە لە ڕێی ئەمەوە هەنێک زانیاری گوت کاتەوە سادی کاتەوە تاکو بگەێنێ بە خەڵک هەمان ئامانجی هەموو هاوشانەکانی برادەری خۆم ڕاپەرەکانی ئامانجم ئەوەیە کە شتێک کە ئەیزانم
میگەێنم بە خەڵک ئازاری خەڵک بگەێنین داواکاری خەڵک بگەێنین ئەو شتی کە پێویستە و خەڵک ئەوێت ئێمەش هەماشتمانەوێت هەمان ئامانجی برادرەکانی خۆ پێشنیارم ئەوەیە ڕاپەرەکان یان ئەوانەی کە لە بواری موسیقا ڕابدا ئیش دەکەن بۆ ئەوەی کە ئەم موسیقایە بکوردێنن بە کارێکی لێ بکەن کە بتوانێت لەنێو کۆمەڵگادا سەرنجی خەڵک بۆ خۆی ڕاکێشەوە گوێگری زۆرتر بێ چەند پێشنیارێکم هەیە ویان یەکەمەوەی کە هەوڵ بدەن ئامێرە موسیقایە کوردەکان لە ناو گۆرانەکاناندا بەکاربێنن وەکو دەف وەکو عود وەکو تەمبور بە زۆر سازی ترکە لە کوردیدا بەکاربێت دووەم ئەوەیە کە لە نێو تێکستەکانیاندا سەرنج بدەن و ئەدەبیاتێکی بەکاری بێنن هەوڵ بدەن بە زمانێکی کوردی پارا و ڕەسەن و جوان تێکستەکانیان بنووسن وەسێم ئەوەی کە هەوڵ بدەن کە خوێندنیان زۆر بکەن لە بواری جۆرا هەرچەندە موسیقازانێک ڕاپەرێک خوێندەواری فەلسەفی خوێندەواری کۆمەڵناسی زیاتر بێت دەتوانێت تێکستی جوانتر پێشکەشی خەڵک بکات دەتوانێت لە ناو گۆرانەکانیدا قورسایی ببەخشێت بە تێکستەکەی ئەوە زۆر شتێکی گرنگە کە پێویستە موسیقای ڕاپ لە کوردیدا بۆ قۆناغە بگا بەو ئاستە بگا کە بتوانێت سەرنجی زۆرینەی خەڵک نەک تەنیا گەنجەکان بەڵکو زۆرینەی خەڵک بۆ خۆی ڕاکێشێت لە کۆتاییدا هیوای سەرکەوتن بۆ هەموو ڕاپەرەکان دەخوازم بۆ هەموو ڕاپەکانەکانی کوردی دەخوازم و هیوادارم پرۆژێکی بگەینە و ئاستایی کە موسیقای ڕاپی کوردی نەک تەنیا لە کوردستان بەڵکو لە دەرەوەی کوردستانیش گوێگری هەبێ بتوانێت لەم پێشبڕکەکاندا بەشداری بکە یعنی بە شێوەی گشتی ئێمە هیوادارین کە هیپاپ یا هەموو لە هەموو بەشەکانیدا لە کوردستان بە ئاستێک بگە کە خەڵک وەری بگرێت خەڵک بە شێوەی ڕاستی لە هیپاپ تێبگات نەک ئەو شێوەی وا ئێستا لە ناو بیریاندایە و بیری لێ ئەکەنەوە کە هیپاپ چۆنە چونکی بەداخەوە وەک باسم کرد لە سەرەتاوە هیپاپ خراپاتە بەرچاوی کۆمەڵگا یعنی خراپیان هێنا بەرچاوی کۆمەڵگا کەسانێکی کە باش لە ناو هیپاپ باش لەمانای هیپاپ تێنەگەیشت بوون هێنایان خراپ هیپاپیان پیشانی کۆمەڵگادا کۆمەڵگاش ئەو شتێ هەراوە وەرگرت و ئێمەش وەک بنەماڵەی هیپاپ لە ناو کوردستان بەردەوام خەریکین کە ئەو کێشانە چارەسەر بکەین و ئەو لاوازیەی ئێستای هیپاپی کوردی لە ناو کوردستان لابەرین و بەرە و ئاستێکی بەرزتری بەرین کە هیوادارین کە کارەکانمان سەر بگرێت و حیمایەتی ئەنگۆشمان لە پشت بێت.